سڵاوتان لێبێت ڕۆژی جیانی شانۆ پیرۆز بێت لە تەواوی شانۆکارانی جیهان و شانۆکارانی کورد بە تایبەتی یارە ئەمڕۆ بەم بۆنەیەوە لە شاری کەرکووک کۆمەڵی چالاکی هوەری ئەنجام ئەدرێت. تێیدا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هوەری کەرکووک کۆمەڵی چالاکی هوەری پێشکەش کرد کە یەکێک لەمانە کە دیمەنەکان لە پشتی منەوە دەرەکەون نمایشێکی شانۆیە بە ناوی ویژدان کە کۆمەڵی شانۆکاری کەرکووک ڕۆڵی تیابینن. جگەلەوە مەراسیمێکی دیکە هەر لە نێو سنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کەرکووک ئەنجامیدا ڕێزلێنان بوو بۆ یەکێک لە هوەرمەندە بە ئەزمونونەکانی کەرکووک کە ساڵانێکە بە بێماندوو بوون کە لە ئێستاە باری تەندروستی ناجێگیرە و تەندروستی باش نییە ساڵانێکە خزمەت بە بواری هوەر و درامە و فیلمی کوردیەکات. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ڕۆژەوە پەیامی شانۆکاران ئەچمە لای بەڕێز و شانۆکار سیروان بێلانە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ڕۆژە و تێیدا ئەومان بۆ بخاتەڕ بزانم ڕۆژی زیانی شانەوە بەلای ئەوانەوە تا چەند گرنگە و لەم ڕۆژەدا پەیامتان چییە؟ کاک سیروان سڵات دێبێ و بکرێ باسی ئەم ڕۆژەمان بۆ. سڵاو لە بەڕێستان و لە سەرجەم بینەرانی کەناڵی کەرکووک پیرۆز بێ ڕۆژی جیهانی شانۆ دیارە 23 ڕۆژی جیهانی شانۆیە و شانۆکاران لە ڕۆژەدا ئەو یادە دەکەنەوە وەکو جێژنێک بۆ شانۆکاران. ئەو ڕۆژ ئێمە لە شاری کەرکووکەوە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کەرکووک مەراسیمێکمان ڕێخست بۆ ئەوەی یادەکە تێنەپەڕێت بێ ئاوردانەوە. لە مەراسیمەکەدا وتاری ڕۆژی جیهانی شانۆ لەلایەن بەڕێز کاردۆ محەممەدەوە و وتەی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کەرکووک لایەنی کاک محەممەد سەیدۆ خوێندرانەوە و پاشان نمایشێکی شانۆیمان هەبوو لە ژێر ناونیشانی ویژدانە لەلایەن گروپێکی شانۆیەوە کە بەشدار بوون لە مەراسیمەکەدا. لە مەراسیمەکەشدا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری شانۆ کەرکووک خەڵاتێکی ڕێزلێنانی پێشکەش بەیەک لە هوەرمەندە بە ئەزمون و دیارەکانی بواری شانۆ و درامای کەرکووک کرد. ئەویش هوەرمەند جەبار کارکۆک جەبار سابر کە ناسراوە بە جەبار کارکۆک وەکو ڕێزێک بۆ مێژوو بۆ ئەو ئەزمونەی کە هەی بۆ خزمەتی کردە لە بوارەکەیدا. بەداخەوە ئێستا باری تەندروستی تێکچۆ تووشی جەڵتە بۆ و بە هیوای ئەوەی کە چاک بێتەوە ئەو ڕێزلێنانە بە شیاوی ئەومان دەزانی بۆیە داماناوتمان ڕێزلێنان بە هەموو شانۆکارانە هەموو شانۆکاران و هەموو لایەنەکان کە لە ئامادەبوون ڕێزلێنانەکەیان پێبەخشی. دیارە ئێمە وەکو ڕۆشنبیری کەرکووک بەشی چالاکی لە بەرنامەمانە بۆ گروپێک شانۆی چەندین شانۆکار خەڵات بکەین. بەڵام لەبەرەوەی سەندیکا هونەرمەندانی عێراقی لقی کەرکووک ئەو مەراسیمەکە ئەو دەکات و ئەو خەڵاتانە پێشکەش دەکات ئێمە وتمان با دووبارە نەبێت و هەڵیگرین بۆ ڕۆژانی کە چکە بەڕاستی شانۆی کەرکووک بە تایبەتی لەم 5 ساڵی کۆتاییدا لەم دوایەدا جێگای خۆی کوردێتەوە ئەتوانی ئێستا بڵێن لەسەر ئاستی کوردستانە زۆر لە پێشە و پێشەنگە شایانی ئەوەن هەموو شانۆکاران خەڵات بکرێن و گروپە شانۆکان خەڵات بکرێن چکە بەردەوامن لە چالاکی. بەڵێ کاک سیروان بەدەر لە چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی کە ئاماژەت پێکرد ئایا پەیامی شانۆکاران لەم ڕۆژەیە چییە؟ ئایا شانۆ بۆتە هوەرێکە بتوانن هوەرمەندان بژێوی ژیانی خۆیان لەسەر مسۆگەرکەن؟ خۆی بەداخەوە شانۆکاران هەمیشە لە نێو ئازار و خەماژن. یەک لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕێزت باس کرد کە کارەکەیان نەبوو بە پیشە. تۆش کارێک پیشە نەبێ نەتوانی پێی بژەی ئەکیید بە دڵنیاییەوە بە خەم و ئازارەوەژێ چکە بەشێکی ژیانت تۆ دابینەکەی بۆ پەیداکردنی بژێوی ژیانت کەوا بوو تۆ ناتوانانی خۆت تەرخانکە بە شێوەیەکی گشتی بۆ هوەرەکەت و بۆ شانۆکەت. بەداخەوە زۆر هاوارمان کرد زۆر بانگوازمان کردووە چەندین جاروتمانە ئەبێت ئاور بدرێتەوە لە شانۆکارانە و دەربەندان بەگشتی شانۆکاران بە تایبەتی هوەریش نەبوو بە پیشە. من دڵنیام ئەو هوەرە نابێتە خاوەن پێشکەوتنێکی واکە ئاماژەی پێ بکەی یاخود شانۆکارێک کە نەبوو بە خاوەنی پیشەیەک پێبووترێ شانۆکار و پێبژێ ناتوانێت خۆی تەرخانکە 24 ساعتە بۆ بینەکە. بەڵام بە شێوەیەکی گشتی هوەرمەندانمان شانۆکارەمان کەم تەرخەم بوونە هەوڵی خۆیان داوە بە جددی یعنی ئەتوانم بڵم قوربانیەکی زۆر زۆرەدەن لە خێزان و لە ماڵ مناڵی خۆیانەکەنەوە کەنە قوربانی هوەرەکەیان بۆ ئەوەی شانۆ لە کوردستان بەگشتی و لە کەرکووکدا بمێنێتەوە. پیرۆزبایتان لێکەن و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین کاک سیروان سپاس کە بەشێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووین. بەڵێ بەڕێزان دیارە ئەمە وێنەگرەکەم هاوکارم بێ لە گواستنەوەی دیمەنەکان ئەمەی کە ئەبینرێ گروپێکی شانۆیە لە کەرکووک کە بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆوە بە پشتیوانی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری کەرکووک نمایشەکەیان پێشکەشەکەن وەک ئەبێنرێت لە دیمەنەکاندا هوەرمەندان و شانۆکاران بینەری ئەم کارە هوەرێن و ئامادە بوون لێرە و هەرێکی و لەم هوەرمەندانی کە لێرەن پەیامی تایبەتی خۆیان هەبووە بۆ ڕۆژی جیهانی شانۆ
و ئەوان وەکو هونەرمەندان و شانۆکار هیواخوازن کە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری عێراق پشتیوانیان بێت تاکو هونەرەکەیان ببێت بە پیشە چیتی هونەرمەند کاری قورس نکات بۆ ئەوەی کە بژێوی ژیانیان دەست بکەوێت هونەرەکە ببێت بە پیشە ئەو کاتە ئەتوانن هونەرمەندان بە تەواوی خۆیان بۆ کارەکانیان تەرخان بکەن و بتوانن پەیامێکی جوان لە ڕێگەی کارە شانۆیەکانەوە پێشکەش بکەن واجگە لەم چالاکی کە ئەمڕۆ لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێوە چوو کۆمەڵێک چالاکی دیکە بڕیارە لە شاری کەرکووک ئەنجام بدرێت بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆوە ئەگەڕێمەوە لای ئێوە.